بسم الله الرحمن الرحیم دیارە ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامی ئەتوانم بڵێم لە کات و ساتێکی زۆر هەستیاردا بوو بە تایبەتیش لەو کات و ساتەی کە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە ئاقارێکی زۆر خراپدا دەڕۆی ئێستاشی دەگەڵدا بێتن کە بەو ئاقارە خراپەدا دەڕواتن لەبەرەوە بە زەرورمانزانی بە پێویستمانزانی کە کۆمەڵی ئیسلامی ڕابگەێنین بۆی کە بتوانیتن سیستەمێکی حکومڕانی تەندروست هەوڵی بۆ بداتن و هەوڵی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵکاران و گەندەڵی بداتن و بتوانێتن لە ڕووی دامەزراوەیەکان و لە ڕووی سیستەمی دادگەری لە هەرێمی کوردستان ئیشی لەسەر ئەو تەوەرانە بکاتن و کۆمەڵی ئیسلامی ڕۆژ بە ڕۆژ ئەتوانم بڵێم لەو تەوەرانە بەرەو پێشتر چووە وەکو ئێستاش دەیبینین کە کۆمەڵی ئیسلامی جۆرەها فشاری لەسەر دروست کراوە بەڵام لەو ئامانجانەی کە بۆی ڕاگەیەندراوە لای نەداوە کە بەردەوام لە بەرەی خەڵکدا بووە و داکۆچی کار بووە لە مافەڕەواکانی خەڵک و ڕوبەڕووی گەندەڵکاران بۆتەوە و ڕۆژێک لە ڕۆژان بەشێک نەبووە لە سیستەمی گەندەڵی لە هەرێمی کوردستان و سیستەمی نادادگەری لە هەرێمی کوردستان بەڵکو کۆمەڵی ئیسلامی لە هەر شوێ گەندەڵکارێک بوو بێتن کۆمەڵی ئیسلامی لە بەرەکەی دیکە بووە و هەوڵی داوە ئەو گەندەڵیە نەمێنێتن و هەوڵی داوە زۆر دڵسۆزانە لەگەڵ لایەنە سیاسیەکان کە سیستەمی حکومڕانی سیستەمێکی تەندروست بێ و دەسەڵاتداران خزمەتکاری خەڵک بن و دەسەڵاتداران بۆ خۆ دەوڵەمەندکردن دەسەڵات نەگرنە دەست بەڵکو بۆ چاکردن و باشکردنی ژیان و بژێوی خەڵک بێتن وە خوازیاریشم ئەو ئامانجانەی کە کۆمەڵی ئیسلامیمان لە پێناو ڕاگەیاند بەردەوام بین لەسەری و ئەو جیلانەی کە لە دوای ئێمە دێن تەندروستریکەن چاکتریکەن و بتوانین ئەو هەدەفانەی کە بۆمان ڕاگەیاند و ڕۆژێک لە ڕۆژان تێیدا بگەینە ئامانج بۆی کە خزمەتێکی باش بە خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان بکەین.